دەنگی گەل دەنگی هەر چوارپارچەی کوردستانە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. یەپەژە لەبارەی هێرشەکانی دەیرۆزور دەڵێت ئامانجی ڕژیمی سووریا تەنها دەیرۆزور نەبووە، بەڵکو دەیانویست لە دەیرۆزور سەرکەوتن بەدەست بهێنن و دواتر لە منبەج و ڕقە و تەبقە و حەسەکە هێرش بکەن، بەڵام هەسەدە شکستی بەم پلانە هێناوە. ڕوکەن جەماڵ هەروەها ئاماژە بەوە دەکات دەتوانین بڵێن دەوڵەتی تورکیا و بەکرێگیراوانی و ڕێکخراوەی داعش و ڕژیمی سووریا هەمیشە هێرش دەکەنە سەر ناوچەکانمان، بۆیە لە کاتێکدا کە هێرشەکانی داعش و تورکیا بۆ سەر ناوچەکانمان دەکرێت و زیادی کردووە، هێرشەکانی ڕژیمی سووریاش ئەوە هاوکاتی ڕێککەوتنیە و بەواتای پشتگیریکردنی هێرشەکانی شانە نەهێنیەکانی داعش دێت. ڕوکەن جەماڵ ڕایگەیاند ڕژیمی سووریا لە ژێرناوی هێزی عەشایری خۆی ڕێکخستووە و دژی هێزەکانی ئێمەیە، بەڵام وەک هێزەکانی هەسەدا بە سەرۆکایەتی یەپەژە ئەو هێرشانە قبول ناکەین و لە یەکەم ساتەکاندا وەڵامی ئەو هێرشانە درایەوە و هێرشەکان تێکشکێنران. هەروەها ڕوکەن جەماڵ ئاشکرای کردووە لە ئەنجامی هێرشەکانی ڕژیمی سووریا و چەکدارەکانی دوو هاوڵاتی مەدەنی گیانیان لە دەستدا و حەو هاوڵاتی مەدەنی دیکەش بریندار بوون. چکە لەوەش لە وەڵامی هێرشەکانی ڕژیمی سووریا و پاراستنی خەڵکی دەیرەزور هەندێک لە شەڕبانانی هەسەدا شەهید بوون. بە پێی دوایین زانیاریەکان و سەبارەت بە مژارە سەر لە بەیانی ئەمڕۆ هەینی ژمارەیە گوندی سەر بە پارێزگای دەیرۆزوری سووریا تۆپباران کراون. زانراوە 11 کەس گیانیان لە دەستداوە. گوندەکانی دەحلاو بە گارای سەر بە پارێزگای دەیرۆزوری سووریا تۆپباران کراون. هێزەکانی سووریای دموکراتیک لە ڕاگەیاندراوێکە بڵاویان کردوێتەوە هێرشەکە لە گوندی ئەلبۆلێکی ڕۆژاوای ڕووباری فراتەوە ئەنجام درراوە کە ژمارەیەک بارگای گروپاکانی سەر بە حکوومەتی دمەشقی لەیە. جای ئاماژەیە لە هێرشەکەدا 11 هاوڵاتی مەدەنی گیانیان لە دەستدا و 5 هاوڵاتی مەدەنیش بریندار بوون. ژمارەیەک لە شێخ و ڕیشسپیانی عەشیرەتی عەگیداد لە شارۆچکەی جەدید عەگیداد کۆبوونەوە و بەشدار بوون لە خوێندنەوەی ڕاگەیاندراوێک بۆ شەرمەزارکردنی هێرشەکانی حکوومەتی دەمەشق. لە ڕاگەیاندراوەکەدا هێرشەکانی ڕژیمی سووریا و دیفاع وەتەنی بۆ سەر دەیرۆزور شەرمەزار کران کە بووەتە هۆی کوژران و برینداربوونی هاوڵاتیان. ئاماژە بەوە دەکەن ئەوانەی بۆ خزمەتی لایەنە دەرەکیەکان عەشیرەت و گەلەکەمان بەکاردەهێنن ڕووی خۆیان دەرخستووە، وتیان ئەوان هیچ پەیوەندیەکیان بە عەشیرەتی ئێمەوە نییە، تەنها چەتەن بۆ بڵاوکردنەوەی ئاڵۆزی و پشێوی و کوشتار کار دەکەن. هەروەها عەشیرەتەکە پشتگیری خۆیان بۆ قەسەدە ڕاگەیاند و وتیان قەسەدە تاکە هێزە قوربانی مەزنی داوە بۆ ڕزگارکردنمان لە دەستی تێرۆر. جەختیشیان کردەوە هەرچیەک ڕوو بدات هەرێمەکە لە هێرشەکان دەپارێزن. هەروەها سوپای ڕیشسپی و شێخانی عەشیرەتەکەیان سوپاسی ڕێشسپی و شێخانی عەشیرەتەکەیان دەکەن کە پشتگیری قەسەدەیان کرد و پیلانگێڕی لایەنە ئاژاوە گێڕەکانیان پوچەڵ کردوێتەوە. لەگەڵ ئەمانەش بانگەواز لە عەشیرەتەکان و گەنجان و هەمووان دەکەن نەکەونە داوی فێڵ و تەڵەکەی ئەو کەسانەی دایانەوێت دەستکەوتەکانی شۆڕش لەناو ببن. لە کۆتاییدا سوپاسی قەسەدە و فەرماندەکانیان کرد کە وەڵامی هێرشەکانیان دایە و خەڵک و ماڵ و موڵکیان پاراستووە. بەرهەمێکی تازە بە زاراوەی لەکی بۆ ڕێبەری گەلی کورد و گەریلا بڵاوکرایەوە لەلایەن هونەرمەندی ناسراوی خەڵکی کرماشان. مهرداد مشعشعی سرودێک بە زاراوەی لەکی بۆ ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلان و گەریلا ئامادە دەکرێت لە سەروبەندی ساڵیادی هەڵمەتی 15 تەباق کە بە ڕۆژی ژیانەوە و هەڵسانەوەی گەلی کورد دەناسرێت و لەو ڕۆژەوە بەبێ پسانەوە کاروانی بەرخۆدان بەردەوامە و تێکۆشانی نەتەوەیی سەرجەم پارچەکانی کوردستانی گرتوێتەوە. بەرهەمێکی نوێ بۆ ڕێبەری گەلی کورد و گەریلا بڵاو دەکرێتەوە. ئەم بەرهەمە نوێیە بە ناوی قەڵایستەم لەلایەن هونەرمەند و موزیسیانی یارسان و خەڵکی کرماشان سید مهرداد مشعشعیەوە بە زاراوی کوردی لەکی ئامادە کراوە. ئاواز و هۆنراوەی ئەو سرودا هەر لەلایەن هونەرمەند مهرداد ئامادە کراوە.
پەیوەندی بە دێکۆمنتکردنی پێشلکاریەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا راپۆرتی هەفتەی یەکەمی مانگی ئابی تاوانەکانی لە عەفرین بڵاو کردەوە. بە گوێرەی راپۆرتەکە چەتەکانی پۆلیسی سەربازی سەرباز سوپای داگیرکەری تورک لە 5 ئاب لە شاری ڕاجوو 2 مناڵیان ئەشکەنجە داوە. هەروەها سەربازانی دەوڵەتی داگیرکەری تورک تەقیان لە گەنجێک کردو و بەهۆیەوە بە سەختی گەنجەکە بریندار بووە. هەروەها چەتەکانی جێیشە وەتەنی لە شاری عەفرین هاوڵاتیەک و کوڕەکەیشیان ڕەفاندووە. چەتەکانی هەمان گروپ لە شاری جندریس 4 کەسی تریان لە شاری ڕەفاندووە و لە شاری حەماش 4 کەسیان ڕەفاندووە. هەروەها 3 ئاب هاوڵاتیەک لە شاری عەفرین لەلایەن چەتەکانی پۆلیسی سەربازیەوە ڕفێندراوە. راپۆرتەکە تشکی خستووەتە سەر ئەو کەسانەی بەرامبەر بە فیدیە ئازاد کراون و بە گوێرەی ئەو راپۆرتە هاوڵاتیەک لە ماڵەکەی خۆی لە تورکیا بە زۆر ڕەوانەی عەفرین کراوە و ڕفێندراوە. چەتەکانی پۆلیسی سەربازی دوای 15 ڕۆژ لە ڕفاندنی لە 6 ئاب لە بەرامبەر $5,000 ئازادیان کردووە. هاوڵاتیەکی تر لە 18 تەمموزی ئەمساڵ لە شاری عەفرین ڕفێنراوە. چەتەکانی پۆلیسی سەربازی بەرامبەر وەرگرتنی $4,000 ئازادیان کردووە. هەروەها چەتەیەک دەستی گرتووە بەسەر ماڵی هاوڵاتیەکی خەڵکی گوندی جەبەلیای عەفرین. چەتەیەکی گروپی ئەحرال و شەرقیە لە شاری عەفرینیش ماڵی هاوڵاتیەکی بە $1,500 فرۆشتووە بە چەتەیەکی خەڵکی حەما. هونەرمەندانی تەفچاند و هەوادارانی ئارامتیگران لە 15مین ساڵیادی ژیانناوەی هونەرمەندی گەورە و دیاری ئەرمەنی و دۆستی کورد ئارامتیگران لەسەر مەزارەکەی لە بروکسێلی پایتەختی بلجیکا بەشکۆوە یادیان کردەوە. لە یادەکەدا پاشخولەکێک ڕێزگرتن هۆزان شەمدین باسی ژیان و کەسێتی هونەری ئارامتیگرانی کرد. ڕایگەیاند ئارامتیگران بە هونەرەکەی بوو بە پردی پەیوەندی نێوان هەردوو گەلی ئەرمەنی و کورد. شەمدین وەسیەتەکەی ئارامتیگرانی بیرخستەوە بۆ بە خاکسپاردنی لە ئامەدی کوردستان. پاشان هونەرمەند بەسەر شاهین باسی خزمەتی ئارامتیگرانی بۆ هونەری کوردی کرد. کاشکار ئورمیە قسەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلانی دەربارەی هونەری ئارامتیگران بیرهێنایەوە و دەڵێت کاتێک گۆرانی هەیدەلالم بیست کوتم دەبێت ئەم دەنگە هەمیشە زیندوو بمێنێت. ئامادەبووان گوڵیان لەسەر گۆڕی ئارامتیگران دانا و گۆرانیەکانیان چڕی. وەکی ئەم هەموو دەزانن ئارامی تیکران دلێ گەلێ کووردا جێ خۆ گرتبوو. کەسێکی کە ئەم بێژن ئەو 500 ساڵی بهوریدا گەلێ مەی ئێرمەن گەلێ مەی تایبەتی جی ji olê din gelek zehmetî kişandin. Aramî tîkran jî ji kesekî van bû em bêjin jiyana xwe dest da derbasî Rojavayê Kurdistanê bû salê paşê jî derbasî yanên Ermenistanê bûn. Li balê min bû zivistan ay dilberê dem Gulistan ay dilberê dem Gulistan. بە بۆنەی ساڵیادی 15 ئابەوە بە بەشداری چەندین هونەرمەندی ناسراوی کوردستان سەمفۆنیایەک بە ناوی دەنگدانەوە ئامادەکراوە و کارەکانی کلیپەکە لە تەواوبووندایە. تێکسی سەمفۆنیای دەنگدانەوە لەلایەن هەڵبەسوان حەکیم سەفکان ئامادەکراوە و پێشکەش بە پێشەنگی هەڵمەتی 15 تەباق فەرماندا عەگید مەعسووم کورکماز و خۆڕاگرانی زاپ و ئاواشین و هەموو گیانبەخت کردووان کراوە. لە بەرهەمەکەدا کۆڕۆی کوردستانی کە لە 25 کەس ئامادەن و ئۆرکێسترای نێونەتەوەیی کە 15 کەسن بەشداریان کردووە. دەنگی سەرەکی لە بەرهەمەکەدا هونەرمەند خەلیل غەمگینە و هەریەکە لە هونەرمەندان جمهورۆژ شەمدین دلۆڤان نەبەز عەبدوڵڵا و بەنگی ئاگری و زۆزان و بەسەر شاهین و پەیوان ئاڕژین و ئامەد و دلارا و ئایدا کلیچ و تاڵات یەشیل و کاوە و فەوزی کلیچ و وڵات و ئایشۆی ڕۆژاوە و سەعید سەرحاد بەشدارن. دەرهێنەر سەرحەد هۆلاک و کاری دەرهێنانی کلیپەکە دەکات و بزوتنەوەی کولتوری و هونەری کوردستان لە تۆمارکردنی بەرهەمەکە و ئامادەکردنی کلیپەکەدا ڕۆڵی بەرچاوی هەیە.
کۆمەڵی ژنانی ڕۆژنامەوانی مێزۆپۆتامیا مەکەگا و کۆمەڵی ڕۆژنامەوانانی دیجلە و فرات دەفەگا ڕۆژنامەوان دنیز فراتیان لەسەر گۆڕەکەی بیرهێنایەوە کە لە هێرشی داعش لە ساڵی 2014 بۆ سەرکەمپی مەخموور شەهید بوو. یادەکە لە گۆڕستانی گەڕەکی خاچخاتوونی ناوچەی بەخی وان بەڕێوەچوو بەشێک لە ڕێکخراوەکانی ژنان و پارتەکان و دایکانی ئاشتی بەشدار بوون. لە مەراسیمەکەدا ئەندامی مەکەگا وتی وەک خەباتکارانی چاپەمەنی ئازاد درێژە بە تێکۆشانی هەواڵدنیز فرات دەدەین و پێنووس و کامێراکەی هەڵدەگرینەوە. دوای ئەوە هاوسەرۆکی مەبیادەر جەختی کردەوە هەواڵدنیز لە تێکۆشانی خۆیدا لە نێو هەواڵەکانیدا خاوەن کەسیەتێکی تایبەت بوو تا دوا هەناسە پێنووسەکەی فڕێنەدا. هەروەها هاوسەرۆکی دەم پارتی ناوچەی ئیبخ دێنیس فرات و هەواڵەکانی وەک کورد و خەباتکاری چاپەمەنی ئازاد میراتێکی مەزنیان بەجێهێشت و دەڵێت درێژە بە تێکۆشانیان دەدەین. لەگەڵ ئەمانش ئەندامی مەجلسی دایکانی ئاشتی هێرشی چەتەکانی داعشی شەرمەزار کرد و ناڕزایەتی بەرامبەر هاوکاری پەدەکە بۆ ئاکەپە دەربڕی و پانگەوازی لە پەدەکە کرد لە زووترین کاتدا دەست لەم هاوکاریە قیزەوەنە هەڵبگرێ و واز لە کوشتنی خوشک و براکانی بهێنێ. دەچینە باشووری کوردستان. ئەرشە ساڵحی سەرۆکی پێشووی بەرەی تورکمانی عێراق ڕێگەیان ئێمە و عەرەب و پارتی ڕێککەوتوین لەسەر بەڕێوەبردننی کەرکووک بە شێوەی هاوبەشت. ساڵحی ئاماژەی بەوەش کرد تا ئێستا کۆت لە سیاسیەکان نەگەیشتون بە ڕێککەوتن، بەڵام پێم وایە لە چەند ڕۆژی داهاتوودا دەگەن بە ڕێککەوتن چونکە کاتی زۆر لە بەردەستان نەماوە. مانەوەی کەرکووکیش بەم شێوەیە لە بەرژەوەندی کەستا نییە. هەروەها ساڵحی ئەوەی ئاشکرا کرد سێ لایەن لە نێوان خۆیاندا لەسەر ئەم بابەتە ڕێککەوتون کە بریتین لە کۆتلەی تورکمان و عەرەب و پارتی دیموکراتی کوردستان. ئەگەرچی کورد لە کەرکووک زۆری نەیە و خاوەن حەو کورسیە کەچی پەدەکە لەگەڵ بەرەی تورکمانیدا ڕێککەوتنی واژۆ کردووە لە دژی وەرگرتنی پۆستی پارێزگار بۆ کورد. پەدەکە پشتی لە یەنەکە و جەماوەری کورد کردووە و دەستی خستووەتە دەست حەسەن توران و ئەرشە ساڵحی. نەخشە داڕێژەری ئەم پلانگێڕیە و ڕێککەوتنەش هاکان فیدانی تورکیە. هەشتی ئاداری ئەم ساڵ تەفگەری ئازادی ژنانی زەدی تاژێ کەمپینی لە دژی قڕکردنی ژنان ببە دەنگی خۆپاراستنیان دەست پێ کرد. لەم چوارچێوەیەدا لە شنگال و عێراق و دەرەوەی وڵات سەدان چالاکی جیاواز ئەنجامدران. ئەمڕۆژ بە کنگرەیەکی ڕۆژنامەوانی و ڕاگەیاندراوێک ئەنجامی کەمپینەکەیان خستە ڕوو کۆتاییان پێهێنا. ڕاگەیاندراوەکەی تاژێ لەلایەن سوهام شنگالی ئەندامی کۆمیتەی دیپلۆماسی تاژێەوە خوێندرایەوە و تێیدا هاتبوو لە ئاستی کوردستان، ڕۆژهەڵاتی ناوین و ئوروپا و ئاسیا و ئەفریقا و رووسیا ڕێکخرا و ڕێکخستنەکانی ژنان پشتیوانیەکی فراوانیان کردووە لەم کەمپینە. هەروەها ڕایگەیان کەمپینەکەیان کۆتایی هاتووە، بەڵام هێشتا قڕکردنی ژنان بەردەوامە. تا ئەمڕۆژ ژنان ڕوبەڕووی کوشتن و خۆکوشتن و توندەتیژی و ئەشکەنجە دەبنەوە. ئەمەش بەو واتایە دێ کە هێشتا قڕکردنی ژنان بەردەوامە و هاوکات تێکۆشان و هەوڵدانی ئێمە بۆ خۆپاراستن و لە پێناو پێکەوە ژیان و دیموکراسی و ئازادی ژنان بەردەوامە. با جیهان باش بزانێت بەهێزترین هێز یەکێتی ژنانە چی دەبێت با ببێت. ئێمە بڕوامان هەیە کە بە فەلسەفەی ژنجیان ئازادی ڕێبەرۆ جەلان و یەکێتی ژنان کۆتایی بە قڕکردن دەهێنین. ji bo raya giştîm 5000 salin ji ber zihniyeta baveksalarî qirkirina jin bi rengekî pir alî birêve diçe. Di kesayeta jin de civak di qirkirinê re derbas dibe. Lê rûxmî zilim, tundî û bêmafiyê qêrîna jinên têkoşer û berxwedêr ya ji bo jiyanekî azad her dem xwedî wateyekî dîrokî bûye. Dîroka koletiya jin nehatiye nivîsandin û dîroka azadiya jin li benda nivîsandinê. îro bi felsefeya jin jiyan azadî jin lê cîhanê xwedî kedekî bi rûmetin. Azadî bêbedel nayê. Azadî bêbedel nabe. îro bi ket, berdêl û xwîna jinên leheng dîroka azadiya jin tê nivîsandin. Ji ber qirkirina jin cîhaniye xwezayiye xweparastin jî cîhanî be. Bi armanca têkoşîn û xweparastina hevbeş a jinên cîhanê bigihêje yekîtiyekî bihêztir, me tevgera azadiya jinên êzdî tajê dest bi kampanya internasyonalîst kir. Kampanya bi duruşmeya li dijî qirkirina jin bibe dengê xweparastinê heştê adarê roja jinên cîhanê dest pê kir heya salvegera dehemîn ya fermana 3 tebeqa 2014 berdewam kir. Kampanya ser asta Kurdistanê, Rojhilata Navîn, Ewropa, Bakurê Efrîqya û Rûsyayê ji milê rêxistinên jinan ve rastî piştgiriyekî gelekî bêhêz hat. Em bi vê teblîbûnan bi wate û giring ya jinan gelekî kêfxweş bûn.
هر ڕێخستنێکی ژنان کو divê kampanê de bûna xwedî ket em tevgera azadiya jinên êzdîtajê spasiya wan dikin. Em wan jinên têkoşînvan û bedew yek bi yek silav dikin ket dawan heya dawî bi nirx û hêja dibînin. Dibe ku kampanya bi dawî bû lê hîna heya vê kêliyê jî jin rastî kuştin, xwekuştin, darvekirin, rastî her cûra şiddetê tên. فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک دوو گوندی ناوچەی شارباژێری سەر بە سلێمانیان بردومان کردووە بە گوێرەی سەرچاوەکان. فڕۆکەکانی دەوڵەتی داگیرکەری تورک دۆڵی شۆڕەیان لە نزیک گوندی گەڵاڵە سێجار بردومان کردووە بەهۆیەوە ئاگر کەوتوێتەوە. هەروەها ناوەندی گوندی سەفرە یەکجار بردومان کراوە. هەروەها بەهۆی بردومانەکانەوە زیانێکی گەورە بە ڕەزوباخ و بێستانی هاوڵاتیان گەیشتووە. خەڵکی ئەم دوو گوندە ناڕەزایەتێکی توند بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورک نیشان دەدەن. لە ئێستادا گەلی کورد لە بەردەم هێرش و چاواشەکاریەکانی دەوڵەتی تورکدایە و لەگەڵ داگیرکەرانی لە باشوور و ڕۆژاوای کوردستان هەوڵی شێواندنی کەلتور و ژیانی کۆمەڵایەتی کوردانیش دەدات. نووسەرانیش دەڵێن دەسەڵاتدارانی هەرێم لەبەر بەرژەوەندیەکانیان بێدەنگن بەرامبەر داگیرکاریەکان. پێویستە نووسەران و ڕۆشنبیرانی کورد دژی داگیرکاریەکان بوەستنەوە. هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی داگیرکەری تورک تەنها لە ڕێگەی جەنگی سەربازیەوە نییە و لەگەڵەوەشدا هەمیشە لە ڕێگەی جەنگی تایبەتەوە کاری بۆ سڕینەوەی گەلی کورد کردووە و هەوڵی تێکدانی مێژوو کەلتور ژینگە و تەندروستی داوە. هەر بۆیە شارەزایانیش پێیان وایە گرنگە تاکی کورد لە بەرامبەر داگیرکاریەکان هۆشیار ببێتەوە و بایکۆتی کاڵای تورکیش بکات. تورک دوژمنایەتی لەگەڵ کووردا دەمێژێ. هەرچی شۆڕش و میرنشین و کۆتا میرنشینی کورد لەسەر دەستی تورک لەناوچوو. زۆربەی شۆڕشەکانی کورد لەسەر دەستی تورک لەناوچوو. ئێستاکەش تورک لە هەر شوێنێکە کورد هەست بە جوڵانەوەیەک و مافێک و پێشکەوتنی لە مافەکانی بکە بۆتە بەربەس و مەترسی. بۆ پێویستە کورد وەکو خۆی ڕوبەڕووی بێتەوە. بەڕاستی کورد دەبێت سنوورێ بۆ تورک دابنە و ئێمە توانین زیان بە ئابووری تورک بگەێنین و بە ئاسایش تورک بگەێنین. کاتێک کە ماڵ و مناڵ و دێهاتمان و هەموو شتێک ئەستوێنێ پێویستە ئێمە بەرپەرسمان هەبێ بۆەوە. تورکیا چاوی بە کورد هەڵنایە. ئێمە ئامانزی دەستگای هەوڵگیری تورکیا ئەوەیە لە هەر جێ کورد هەبێ بیشێوێنێ بیکوژێ. ئێستا تورکیا جەنگی کۆمەڵایەتیمان لەگەڵاکە لە ڕێی دراما تورکیەکانەوە لە ڕێی خواردنەوە ژەهراویمانەکەن ژینەتیک و لەش و تەندروستیمان تێکەدەن. لە رووسیاشیشەوە خاکمان لەناوە بن و داگیریەکەن و مێژومان لەناوە بەنایی دزن. بۆیە تورک دوژمنێکی سەرسەختی نێتەوەی کورد. هەبێ کورد هۆشیار بێتەوە. هێرشێ لەم جۆرە بێ ئەم جۆرە هێرشە من پێم وایە نوعێک لە گڵۆپی سەوز وەرگیرانێ لەلایەن وڵاتە زلێزەکانەوە لەلایەن وڵاتە ئەقلیمیەکانەوە تەنانەت لەلایەن خودی بەغداشە. لەبەرەوە بە هەموو شێوەیەک هەڵوێز وەرگرتن باشە بەڵام پێم وایە هاوکێشەکە لەوە گەورەت بە دڵنیایەوە ئەبێ خۆمانێک گرتوبین و ئەبێ ئەوە ئەرچی ئەو پارت و دەسەڵاتدارانەشێک هەر نەبێ لایەنی کەم لە ڕاگەیاندنەکان باسی کەن کە چێوان لە ڕاگەیاندنەکانیش باسی بە دڵنیاییەوە ئەو بێدەنجیە جۆرێکە لە ڕەزامەندی جۆرێکە لە ڕەزامەندی بە داگیرکردنەکە ڕەنگە لایەن هەبێ مستەفید بێ لەم داگیرکاریە. سومەیە ڕستەمی 21 ساڵ تەمەن خەڵکی ئیلام ڕۆژی دووشەممە لەلایەن هێزەمنیەکانی ئێرانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوازراوەوە. تا ئێستا هیچ بەڵگەیەکی فەرمی بۆ دەست بەسەرکرانی ناوبراون نەخراوەتە. ڕووجێ ئاماژەیە پاش تێپەڕینی 4 ڕۆژ لە دەست بەسەری بنەماڵە و هاوڕێیانی سومەیە ڕستەمی لە دۆخ و شوێنی ڕاگیرانی ناوبراوە بێئاگان نەبوونی زانیاری لە دۆخی کەسانی دەست بەسەرکرا و پێشلکردنی ئاشکرای مافەسەرەتاییەکانی هاوڵاتی بوون و دژایەتی هەیە لەگەڵ ستانداردا نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ. لەلایەکی ترەوە متەلێب ئەحمەدیان 39 ساڵ و خەڵکی بانا کە لە زیندانی ئێڤین ڕاگیراوە سەرەڕای دۆخی ناجێگیری جەستەیی لە چارەسەری پزیشکی تایبەت بێبەری کراوە. هەروەها لەلایەکی تریشەوە ڕزگار خەلەکانی خەڵکی سەردەشت بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سنووریەکانی ڕژیمی ئێرانەوە کە لە گروپێک لە هاوڵاتیان لە کاتی کۆڵبەری لە هێڵی سنووری هەنگەژاڵی بانەکراوە بریندار بووە. هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.